بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش تەمەنای ژیانێکی پڕ لە خۆشی و ئاسوودەیەکی زۆرتان بۆ خوازم. خۆشحاڵم لە مەڵقەی بەرنامەی گفتوگۆش پێتان گەشتمەوە باز لە ڕۆڵ و کاریگەری مزگەوت دەکەین لە کۆمەڵگەدا و ڕاستەکردنێکی دروست. بێگومان مزگەوت یەکێکە لە بنەما سەرەکیەکان یا یەکێکە لە سیما دیارەکانی هەر کۆمەڵگەیەکی ئیسلامی و پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم کە تەشریفی مبارەکی گەشتە شاری مەدینە یەکێک لە کارە سەرەکی و لە پێشینەیەکانی بریتی بوو لە دروستکردنی مزگەوت. بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاک زانیوێتی کە مزگەوت کۆڵەکەی ڕاگرتن و ئاراستەکردن و بنیادنانی کۆمەڵگە و هەروەها تاکەکانی کۆمەڵگەیە. من قسەی زیاتر لەگەڵ میوانەکەم لەبارەی کاریگەری و ڕۆڵی مزگەوت بەتایبەت لەم کاتی پەتای ڤایرۆسی کۆرۆنایە کە سوپاس بۆ خواوانی کە زۆر ملتەزیم و پابەندی مزگەوت و پاک و خاوێنی و ڕێنمایە ئیسلامیەکان بوون کەمتر ڤایرۆسەکە کاریگەری لەسەر ئەو کۆمەڵگەیانە جێهێشتووە. تەنانەت ئەو ڕۆڵەش با بگێڕینەوە کە لە ئێستادا ئەو وڵاتانەی سەدان ساڵە دژایەتی ئیسلام و پەیامەکەیەکەن ڕۆژانە گوێبیستی بانگ و قورئانی پیرۆزە بن لە منارەی مزگەوتی وڵاتەکانی خۆیانەوە. بەڕێز جەنابی مامۆستا مەلا عوسمان ئەحمەد زانایانی میوانی ئەم ئێوارەی بەرنامەی گفتوگۆ دەبێت. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. عاقبەت خێر و موفق بن و سەرکەوتوو بن. یاخوا بەخێر بێ. مامۆستاگیان لە ئیسلامدا یا لە کۆمەڵگەی موسڵماناندا فەلسەفە و حکمەتی مزگەوت چییە؟ بۆچی خوای گەورە مزگەوتی وەکو یەکێک لە ماڵەکانی خۆی کردوتە سیمای کۆمەڵگەی ئیسلامی و موسڵمانەکان؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سلام إخوة ورحمة إخوة لسرجم بينران بيسراني بريزويت. مزگەوت دیارە خوای پەروەردگار مێژوویەکی لە پێشینی زۆری بۆ دیاری کردووە هەر لەسەر دەمی ئیبراهیمەوە خوای پەروەردگارە فەرمێ وإذ بوأنا لإبراهيم مكان البيت. خوای پەروەردگارە فەرمێ شوێنی مەسجید الحەرام کەعبەی پیرۆزمان دیاری کرد بۆ ئیبراهیم نیشانماندا. لە پەیامی خوای پەروەردگارە مزگەوت گەورەترین ڕۆڵ و گرنگی هەیە چونکی پیرۆزترین و مبارەکترین و بەنرخترین و بەقیمەتترین شوێنی سەرزەوی مزگەوتە چونکی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێت خەیر بقاع الأرض مساجدها. فەرمێ مبارەکترین و پیرۆزترین و بەنرخترین شوێنی سەرزەوی مزگەوتەکانێتی. و دیارە پێغەمبەریشمان صلی الله عليه وسلم لەو پەیامەی بۆی هاتووە لەناو قورئانە زۆر ئاماژە بە مزگەوت کراوە. فەخرە بۆ ئەوەی کە لەناو هەموو شتەکانە خوای پەروەردگار مزگەوتی ناوناوە بە ماڵی خۆی وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. خوای پەروەردگار باسیەوە کە یا فەرمێ مزگەوت ماڵی شوێنی تایبەتیە بەخواوە یعنی مڵکایەتی هیچ کەسێکی نابێ بکەوێتە سەر بەس مڵکایەتی خوای پەروەردگارە وەقفە بۆ خوای پەروەردگار یەکلا ئەبێتەوە تەسەڕفی نابێ عەبدی بەسەرا بێت وەک ئەوەی کە بتوانێت کڕین و فرۆشتن وەکو ماڵی خۆی و یا باقی بەشەکانی تری سەرزەوی ساخ بۆتەوە بۆ خوای پەروەردگار. و لە ژیانی پێغەمبەریشمان صلی الله عليه وسلم وەک جەنابت ئاماژەت پێکردەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکەوە کۆجەکا و دێ بۆ مەدینە ئیشتا نەگەیشتۆتە مەدینە هەر لە بەنی نەجار و ئەمانەیەوە تانێ مزگەوتی قوبا دروست دەکات بەسەر ڕێوێ چەند ڕۆژێک لەوێ مزگەوتی قوبای دروست کردووە کە قورئان ئاماژەی پێیەکە بە یەکەم مزگەوت کە لەسەر بناغەی تەقوا دروست کراوە و پاشان کێتە مەدینە هەر یەکێک لە ئەنسارەکان ئەیانەوێ ڕەشمەی حشتەکەی پێغەمبەر بگرن و ڕایکێشن بەرەو ماڵی خۆیان تا ئەو فەضل و گەورەیەتیە بەر ئەوان بکەوێ. بەڵام پێغەمبەری خوا فەرمێ وازی لێ بێنن ئەمر پێکراوە ئەم حشترە لە هەر شوێنێکە یەخیدا کەوت ئەوە ئەو شوێنەیە بۆی دیاری کراوە یەکسەر لەو شوێنەیە
یەخی خوارد کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوێتی بە مزگەوت یەکەم شوێن ئەوەی دروست کردووە کردی بە مزگەوت و دیارە بە دەوریشیان ماڵەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دروست کراوە و مزگەوت لە سەردەمی خۆیان ئەو ڕۆڵەی گەورەی هەبووە کە مزگەوت وەک عەرزم کردی یەکلایە بۆ خۆی پەروەردگار و ئەن المەساجد لله مزگەوت لە کاتی خۆیان گەورەترین مەڵبەند بووە مەڵبەند گەورەترین شوێ مرکزی تەوجیه و ئامۆژگاری بووە بێگومان ئیمامی عومەرە جێڕێتەوە باسیەوە کە فەرمێ لەگەڵ سەحابەیەکە ماڵیان لە دەرەوەی مەدینە بووە بەڵام کردویانە بەنۆرە هەر ڕۆژی یەکێکیان بێ بۆ مەدینە دەنگ و باسی تازە لە مزگەوتی پێغەمبەر و مرکزی ئیعلامی مزگەوتەکە بووە لەوێ تەوجیهات ئەویان ئەم ڕۆژ هەچی دەنگ و باسی تازە و ئەی بردۆ ئەویشیان ڕۆژی دوایی ئەویان ئەچووە بۆ ئیشوکار و پێویستی و بژێوی دابینکردنی ماڵ و مناڵی و ئەمیانە هاتۆ بۆ مەدینە ڕاستە مامەسەگیان بەبوورە قسەکەتم پێ بڕی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ 5 تایبەتمەندیم هەن بە هیچ یەک لە پێغەمبەرانی پێش خۆم نەدراوە یەکێک لەوانە دەفەرمێ تەواوی زەویم بۆ کراوە بە پەرزگا و بە مزگەوت ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ گرنگی و تایبەتێکی دیکە دەدا بە مزگەوت مەبەستیەوەیە کە جاران ئەگەر ئاینەکانی دیکە تەنها لە دێر و کەنیسە و شوێن تایبەتەکانی خۆیان عیبادەتیانە کرد ئێستا موسڵمانێک دەتوانێت لە دەر و لە دەشت و لە شوێن تایبەتەکانی تاکە لە کاتی گەشت و گەڕانەکانیان نوێژ و پەرستشەکانی بکە ئایا ئەم فەرمایشتەش گرنگی و بایەخی دیکەیە بە مزگەوت ئەم فەرمودەیە دیارە تایبەتمەندی پێغەمبەر صلی الله علیه و سلم خەسائیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دنیایە دەرەخات کە فەرمێ یەکێک لەوانە ئەوەیە کە جیاواز بووە دینەکانی تر بۆیان نەبووە لە غەیری پەرزگاکەیە خەڵکەکانیان شوێنکەوتوی دینەکان عیبادەت بکەن بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم وەک فەضل و منەتێک بەسەر ئومەتەکەی خۆی باسێکە کە ئەم مەجالەی ئێمە فراوانترە الله أعلم أمي كان زياتر بأوية كعبادة قتيس نما ودياري نكرا وحصر نكرا وبز لمزقوتا بلا مزقود براستي فضلتي تايبتي هي أو فرموديك بيغمبر باسيكا فرمي جعلت لي الأرض مسجدا وطهورا زوين بوب كراوتا شوينة سجدة وەک لە حەدیثێکی ترا فەرمێ کاتی بانگ لە هەر شوێنە یا کاتی نوێژ لە هەر شوێنێک گەیشتە ئومەتەکەم با ئومەتەکەم ئەگەر ئاو هەبوو با بە ئاو ئەگەر ئاویش نەبوو با بە تەیەموم دەستنوێژەکانیان بگرن و یا تەیەمومەکان بکەن و لەو شوێنەیە عیبادەت بکەن هەندێک لە زاناکان باسیەوەکەن فەرمودەی و هەیە وەکو مزگەوت خێری گەورەی هەیە عیبادەتیایە ئەگەر کەسانێک لە ئومەتی پێغەمبەر بەهۆی ئیش و کار و مەشغەڵەت و سەفەر و کاری ڕۆژانە و ئەمانە لە دەرەوەی مزگەوت بوون فەرمودەیەک شێخ ناسردینی ئەلبانی تەصحیحەکەوە فەرمێ نوێژێک لە دەرەوەی مزگەوتیش بە تایبەتی ئەمە وەک دڵدانەوەی ئەو کەسانەی کە دەستیان ناگاتە مزگەوت هەموو کاتێ ئەفەرمێ ئەگەر بەجێیان هێنا لە دەرەوەی مزگەوت خێری 50 نوێژی هەیە کە لە مزگەوت تابیکەن لەبەرەوەی عیبادەت نەبەسرا بە مزگەوتەوە بەڵام ئەوەمان لەبیر نەچێ مزگەوت بە تەنها هەر ئەو شوێنە نەبووە کە نوێژی تیا کراوە عیبادەت یا کراوە مزگەوت گەورەترین ڕۆڵی بوونەوە ئەو ڕۆڵەی کە ئێستا لە مجتەمەعە دەوڵەت بە کۆمەڵێ وەزاراتی زۆر جێبەجێیەکات و ئەی بەڕێوەیە بە مزگەوت هەموو ئەو دەورانەی بینیوە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە سەردەمی خولەفای ڕاشیدینیشە و لە دواوەش تا حەدێک زۆر باش مامۆستا پاشتر ئینشەڵا باز لە ڕۆڵی مزگەوت دەکەین ئەم هەموو گرنگی و فەزڵە لە پای چی بۆچی خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم ئەم هەموو گرنگی و فەزڵەیان داوە بە مزگەوت مەبەستمەوەیە گرنگیەکە لە چیەوە سەرچاوەی تۆ لە کاتێکە ئەتوانین بڵێن شێواز و ڕواڵەتی مزگەوت هەر وەکو بینایەکە وەکو بیناکانی دیکە بەڵام ئەوەی کە دەیگۆڕێ و گرنگی و بایەخی پێدەدا بریتە لەو کرۆک و ڕۆحیەت و معنەویەتی کە موسڵمانان تایە بۆ خوای گەورە ئەنجامیەدەن گرنگیەکە زیاتر لە چیەوە سەرچاوی گرتووە کۆمەڵەشت هەیە یەکێک لەوانە مزگەوت وەک عەرزم کردی خوای گەورە بە ماڵی خۆی ناویە بەت ئەمە یەکلا بۆ تۆ خاڵێکی تر
پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەر ئینسانێکی ئیماندار بچێتە مزگەوتۆ لە مزگەوتە نوێژ بکات چاوەڕێی نوێژێکی تر بکات دوایەوە کە سەلامی داوە ماوەکە چەنەی مابێ بۆ نوێژێکی تر بڵێ مەسەلا ئەگەر لە نوێژی نیوەڕۆ چاوەڕێی نوێژی عەسر بکە 3 ساعات و نیو بەڵێ حتا ئەو کاتە خوای گەورە وا بۆی حسابەکە کە لە ناو نوێژ و عیبادەتایە ئەمە خاڵێکی تر ئینسان کە نوێژەکە لە مزگەوت و سەلامی نوێژەداتەوە حتا دەستنوێژی بمێنێ و خەریکی ئیشی دنیا و دڵی نەڕوا بۆ باسی دنیا و خەریکی کاروباری دنیا نەبێ کە سەلامی نوێژەکەی داهاتۆ لەسەر شوێنی نوێژەکەی دانیشە یا لە ناو مزگەوتە بمێنێتەوە خوای گەورە فریشتەیەکی بۆ دانێ حتا کاتی نوێژەکەی ترێ یەک دوعای بۆ کە اللهم اغفر له وارحمه خوای لێی خۆشبی خوایە ڕەحمی پێ بکەیت. قورئان باسی مزگەوت دەکا فەرمێ في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار. باسی ئەو کەسانەیە کە مزگەوت دروسیانەکە مزگەوت پەروەردەی کردوون مزگەوت پێکی هێناون دڵیان پاکە دڵی خەڵکی دنیا هەمووی بەسراوە بە غەیری خوا بەس قورئان باسێکە ئەو دڵانە کە لە ناو مزگەوتان و ئەوان دڵیان بەسراوە بەخوای مزگەوتەوە بەخوای خەڵکۆ بەخوای دنیاوە بەخوای ئەو ئیش و کارانەوە کە خەڵکی دنیا خەریکین حتا کاروباری دنیا مەشغەڵەتی دنیا تیجارەتی دنیا پیاکردنی بژێوی ژیانی دنیا وایان لێ ناکە سارد بنۆ یا سارد و سڕ بن لەگەڵ لە بەجێهێنانی نوێژەکانیان لە ذیکری خوایە لە قورئان خوێندنە لە یادی پەروەردگارە. پێغەمبەر صلی الله عليه وسلم باسیەوە کە مزگەوت ئەو شوێنەیە کە بانگی لێوە ئەدرێ حەدیثە فەرمێ کە ئەو بانگە لە مزگەوت دەدرێ شەیاطین لە هەر شوێنە گوێی دابێ و ڕاکە و دوورەکە بێتەوە حتا ئەگاتە شوێنی گوێی لە دەنگی بانگ نەبێت شەڕ کەمەکاتۆ لە بینی کۆمەڵگایە. ئەمان دابینەکە بۆ دڵی ئینسانەکان ئیطمیئنان و دڵ ئارامی قەلەق و حەسادەت و نەخۆشیە نەفسی و دەرونیەکان لە ناخی ئینسانە لە دەرونی ئینسانە لە ئەخلاقی ئینسانە فڕێداتە دەرەوە دەریەکات. ئەمجار نوێژ بە تایبەتی کە مزگەوت گەورەترین شوێنێکە کە مزگەوت نوێژی تیا بکرێ قورئانە فەرمێ ئین الصلاة تەنها عن الفەحشاء والمنکر. ئینسانە پارێزێ لە پۆخڵەوات هەر لە کوفر و شیرک و نیفاقەوە بیگرە لە دەستپیسی لە دزی لە داوێن پیسی لە چاو بەشقەڵی لە چاو پیسی لە نەفز نزمی لە بەغاڵەت و حەسادەت مزگەوت دەمانەی لێ دوورە چونی مزگەوت شوێنی مەلائیکەیە شەیاطینی تێ ناچێت ئیلا شەیطانێک بە تایبەتی لە کاتی نوێژە ئەچێ بۆ ئیماندارەکانەوە کە پاڵ نەیەن بەیەکەوە هینا ڕێگەی شەیاطین نییە لە مزگەوتە ئاوەها. ئەم جارە مزگەوت ئەو شوێنەیە کە خوای پەروەردگار خۆی حراسەتی تیاکە دا ئەبەزانێ ینی بە مەلایکەکانی خۆی حرەسیاتی کێشێت. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ هەر کۆمەڵە خەڵکێک لە ماڵەکانی خوایە کۆ ببنەوە قورئان بخوێنن یان لە تەفسیر و لێکدانەوەی قورئانە خەریک بن یا باسی حەڵاڵ و حەرام سەرگەرمیان بکە یا باسی ئەم دینە و ئەخلاقیات و سیرەتی پێغەمبەر و تەفسیری قورئان و فیقه و بابەتەکانی تری ئیسلام و بابەتە شەرعیە دنیایەکانیش خەرچیان بکە. بەڵام حەدیثەکە زیاتر باسی قورئان و ذیکر و لێکدانەوەی قورئان ئەفەرمێ و کۆمەڵە خەڵکە ئەوە لەلایەن خوای پەروەردگارە و مەلائیکە دەوریانەگرێ سەکینە و دڵ ئارامی دا ئەبارێ بەسەریانە مەلائیکە دەوریانەگرێ ڕەحمەت ئەبارێ بەسەریانە وذەکەرەهم الله فی من عنده خوای پەروەردگار لە ناو مەجلیسی مەلائیکەیە باسییانەکات. و مزگەوت ئەو شوێنە تایبەتی وەک عەرزم کردی دەرگای شەڕی لێ داخراوە دەرگای ئەمان و هەر وەکو میراتێکیش کەماوە بۆ وڵات و گەلی ئێمە بە تایبەتی گەلی کوردەواری ئێمە هەر کەسێ تووشی قەلەقی و بێتاقەتی و ناڕەحەتیە بێ جا ئینسان بیرکاتەوە ئەوانەی کە شەو خەویان لێ ناکەوێ
ئەوانە کە تووشی قەلەقیە بن، ئەوانە کە تووشی نەخۆشی نەفسیە بن، هیچ نەماوە. زۆر جارەیە بینین لە مزگەوت تا دەستی بەرز کردوێتەوە، قورئانێکی بەرز کردوێتەوە، قورئانێکی ناوەتە سەردڵ و سنگی، داوا لە ئیماندارانەکە. ئەمە خاڵێکی تریش وەکو دنیا خوای گەورە مزگەوتی کردووە بەو شوێنەی کە ئیمانداران کۆ بنۆتیایە. پەیمانە ئیمانیەکان تازە ئەکەن و برایەتیەکان تازە ئەکەن و ئەحواڵی یەکتری ئەپرسن، لە حاڵ و ئەحواڵی یەک ئاگادارە بن، لە خۆشییان، لە نەخۆشییان، لە بوونیان، لە نەبوونیان. ئەمجار بەدەستی پاک و بە دڵی پاک و جلو بەرگی خاوێنەوە. خوای گەورە باسی ئەومان بێوکە قورئانە فەرمێ یا بەنی ئادەمە خذوو زینەتەکم عند كل مسجد. ئەو فەرمانەی نەکردووە کە بۆ بازار ڕۆشتی، کە بۆ سەفەر ڕۆشتی، کە بۆ ئیشێکی تر ڕۆشتی، حتا بۆ داوەتێک ڕۆشتی، بەسەوە کە جلوبەرگی پۆشتە و پەرداخ. بۆیە هەندێک لە زاناکان پیانوای ئینسان کەچوو بۆ مزگەوت. ئیمامی ئیبن عەباس سەروای کردەوە بۆنی خۆشیاوە لە خۆی، فەرمێتێکم بۆ ناو مەجلیسی مەلائیکە. ئەم پاک و خاوێنیەش بنەمایەکی گرنگە کاتێک کە تۆ جلی جوان و بۆنی خۆش مانای وایە جەستەشت پاک و خاوێن کردووەتەوە و ئەچی بۆ شوێنێکی پاک و خاوێن. کەواتە پاک و خاوێنیە بنەمایەکی گرنگە بۆ خۆپارێزی جەستەیی و دەرونیش، کە ئێستا مرۆڤایەتی بەدەست ئەوە دەناڵێنێک کە باشترین چارەسەر بۆ ڕوو بە ڕووبوونەوەی کۆرۆنا بریتە لە خۆپارێزی و پاک و خاوێنی و دەستشتن و دەم لە ئاو لە دەم و لودوەردان. کامانە لە فەرموودە و لە چۆنێتی دەستنوێژگرتنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێکردوون. لە قورئانی پیرۆزە خۆی پەروەردگار باسی پاک و خاوێنی ئەکا بۆمان هەر لە دەستنوێژە. يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين وإن كنتم جنبا فاطهروا. قرآن باسي وأكا يكم طهاري دلو درون. أما خواهي فرودقال إن الله يحب التوابين ويحب المتطهرين. أواني كدرون يعني باقا كانوا للشرك، لكفر، لنفاق، لمعصية وذنوب وتاوان، حتى لنيتي خراب، حتى لويك وقال بحسادت نبن بيجك ئاواتە خوازی ئەوە نەبن تووشی شتێک بێ، بەڵکو ئەگەر نیعمەت و بەرەکەت و خێر و لەش ساغی و قازانجێکی پێوە بێ تۆش تەمەناکەی خۆیان بیشی بە من وەک داوتە بەو عەبدە ساڵحە و ئیدامە و بەردەوامی کەی بۆ ئەو بیدەی بە منیش. ئەمە دەروون. وەکو پاک و خاوێنیش قورئان باسی ئەو پاک و خاوێنی کردووە. ئەوەتە ئایەتەکە باسێکە. ئیسلامە باسی غوسڵی داهێنا. جوانە. لە کاتێکە ئیسلام هاتووە باسی دەشۆرینی خەڵکی فێر کردووە، نەک فێریان کە فەرزی کردووە بەسەریان. جەبر دەستنوێژگرتن ئەگەر 5 فەرزەی نوێژ لێک بین و ئینسان دەستنوێژ بکە شەو ڕۆژ 5 جارە بێ دەستنوێژ بگرێ. ئەمە لە کاتێکە کە حەزارەت نەبووە، کە خەڵک عیلم و سەقافەتی نەبووە، کە پێشکەوتن نەبووە، ئیسلام ئەو کەسەی مسلمان بۆ خاوەنی هەر حەزارەیەک بوو بێ قەناعەتی بەوەی پێ کردووە، ئەمەی زاڵ کردووە بەسەریا کە ڕۆژانە ئەم پاک و خاوێنیە بکە. نەک هەر ئەوەندە ئێمە کۆمەڵە شتیمان هەیە، غوسڵی لەشگرانیمان هەیە، غوسڵی احتلام و ئەمانە کە ئەچێتە بابی غوسڵی جومعەمان هەیە، غوسڵی حەج و هەنێ تەرتیباتمان هەیە، چوونە مەکە و تەواف بەستن و هین ئیحرام بەستن و هەنێ بواری تر هەیە، غوسڵە سونەتەکانمان هەیە. و هەروەها لە حەدیثە هاتووە فەرمێ غسل الجمعة واجب على كل محتلم. هەندێک لە زانەکان فەرمێن غسل الجمعة هەر واجبە. ئەگەر غوسڵەکەیشی نەکرد لە حەدیثێکی ترا هاتووە فەرمێ پێویستەکە لە هەموو حەوڕۆژێکە ئینسان بەلای کەمەوە ئەگەر ئازاشی نەسووت سەرجۆی هەر پشۆرە جگەلەوەی کە ڕۆژی 5 جار دەسوو دموچاوی شوێ. ئەش فەرمێ ئەگەر یەکێ لەیەوە ڕووبارێ بە بەردەم ماڵەکە بڕوە ڕۆژی 5 جار خۆی تێباوێ و خۆی بشوات چۆن لە چڵک و تاوان پاک نابێتەوە. ئەو 5 دەستنوێژەی کە ڕۆژان بۆ نوێژە فەرزەکان دەگرێت ئەوە وەکو ڕووبارێ وایە بۆ پاکردنەوەی هەم جەستە و دەرونی مرۆڤ. نەگەوەندە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەوە کا فەرمێ ئاو لە لوتتان ڕۆژ زۆر وەردبەن و فنگ بکەن کە ئەفەرمێ شەیطان ئەچێتە فڕناقەی لوتی ئینسان.
ئێستا داهاتوەڵێن لەو هینانە بۆ مەسلەی ئەم نەخۆشیێکە هاتووە ئەڵێن ئەوانەی کە زۆر بەقایم ئەو لە لووتیان ڕائەدەن ئەو میکرۆبە ڕاوەنی و فرێداتە دەرەوە حتا لە سەرەتاوە کە ئیشتا خۆی نەگرتەوە بە تەواوی کەڵەن چەند ڕۆژێک گەمێنێتەوە لە قورگ و لوتە ئەمە بۆ کاتی واجبن خۆ ئەگەر ئینسان جاری وا هەیە سنەتە ئینسان کە بۆ قورئان خوێندن دەستنوێش بگرێت بۆ تەوافکردن هەر واجبە تەواف بەبێ دەستنوێش هەر نابێت هەندێک قورئان خوێندن ئەبێت بەلای هەندێک لە زاناکانەوە بەڵام ئینسانە بچێتە حزوری خوای پەروەردگار و گفتوگۆی لەگەڵ ئەڵڵایە بکە ئەوەی لەبیرە کە ئین الله يحب التوابین ويحب المتطهرین ئەم جارە نەکەر ئەوە غوسڵی ئافرەت بە تایبەتی لە کۆمەڵە بواریترا سووڕی ماغانەکەی کە تەواوە بێ منداڵبوونی کە ئەیەت ئیستیحاضە و شتی کە بەسەرا دێت ئەمانانە جگە لە دەستنوێژ ئەمانە هەر خۆشتنیان پێویستەکات لە هەموو کتێبەکانی فقه بابی تەهارەت لە ئەوڵۆیە جا زۆر جار هەبووە خەڵگەیان و ئیسلام باسی دەستنوێژ و حەیز و غوسڵ و نازام چی ئێستا دەرکەوت کە عالم پێویستی بەوە هەیە کە لە ڕۆژگارێکە خەڵک بەمەی نەزانیوە نەیزانیوە قازانجێکی دنیایی بەو شێوە ئاوا بەرجەستەیە بەهۆی دەستنوێژ و ئیسلام فەرزی کردووە ئێستا حکمەتەکەی دەرەکەوێت لەبەرەوە ئیسلام وەک ئەرزم کردی لە قورئانە لە چەندین فەرمودەی پێغەمبەر هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم باسیەوەکە هەر کەسێک کە لە ماڵی خۆی دەستنوێژێکی تێر و تەواوی گرت ڕۆژ بۆ مزگەوت هەر هەنگاوێکی ناگوناهێکی لێ ئەسڕێتەوە بە هەنگاوەکەی تری خوای گەورە ئەجێکی بۆ ئەنووسێ و عفوا لە ڕۆژی جومعەیە حەدیث فەرمی باسیەوەکە کە هەر ئیماندارێک ڕۆشت ئادابی چوون بۆ مزگەوتمان هەیە دەستنوێژگرتنە بەڵام ئەگەر غوسڵ کە چاکتر و باشتر حەدیثەکە فەرمێ هەندێک پێیان وایە واجبە غوسڵ بکە جا وەک عەرزم کردی لە قورئانە لە کتێبەکانی حەدیثە لە کتێبەکانی فقهە لە ئادابە لە ئادابی ئیسلامە بۆ نان خواردنەوەمانیش هەر دەستنوێژەکەمان نییە لە پێشا دەستنوێژ دەست بشۆرە لە دواییشا کە دەست بشۆرە حتا پێغەمبەر فەرمێ گەر خەوتن بەیانی هەڵسان دەست مەخەنە هیچ شتێک و دەست مەبەن بۆ دەمتار حتا چیەکەن دەستانە شۆرن چونکی نازانن دەستان لەکوێ بۆ چی لێکەوتووە هیراوە لە چی کە ئەمە هەمووی لە سەردەمانێکە کە بە تایبەتی ئەم بەڵا هاتووە ئێستا بینیت ئەوانەی کە ئیسلام دایناوە ئەو سەردەما جا بەرسمێڵی بۆ موسڵمان بەجۆی لە جوەکان هەر ئەفەرمێ بەشێکە لە فیترەت کە پێغەمبەری خوا نین و لابردنی نینۆکەکان کە هۆکاری گواستنەوەی نەخۆشین لابردنی مووی زیادەی لەش ئەمانە هەمووی پەیوەندی بە پاراستنی شکۆ و حورمەت و تەندروستی مرۆڤەوە ئەوە خیساڵی فیترەیە دەدانەیە هەر لە لابردنی مووی سمێڵ و مەسەلا کورتکردنەوەی سمێڵ و یا تەواو هینکردنی کورتکردنەوەی و مووی بنباڵ و بلا تەشبیه مووی بەر و چرچولۆکی لاشەی ئینسان و نینۆکەکانی خەتەنەکردنی منداڵی نێنینە خەتەنەکردن و ئاو لە دەمڕادان ئاو لە لودڕادان جگە لە کاتی دەستنوێژ و ئەمانە زۆر باش مامۆستا لە ڕووی ئەمن و ئارامی کۆمەڵگەوە کەمکردنەوەی تاوانە کۆمەڵایەتیەکان با ئێمە باز لەوە بکەین بڕۆین لە وتەبێژی پۆلیس و بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی و هەولێر بپرسین ئەوانەی کە دەستیانە چێتە خوێنی خوشک و باوک و دایک و برایە دراوسیان یا لە بەنزینخانەیەکە یا لەسەر فولای تێکە لەسەر هەر شتێکی دیکە بێ نەمان بیستووە پەروەردەکراوێکی قورئان و مزگەوت بێ ئەوەی کە لە مزگەوت دێتەوە جگە لە سەلامکردن و محیبەت و زەردەخەنە بۆ دراوسەکەی شتێکی دیکەی نییە بەڵام لەوە چێ دراوسەیە بەدەست تەقەی شوشە مەشربی دراوسەکە یا بۆنی جگەرەکەیان بۆونە گۆرانی تەلەڤیزیۆنەکەیەوە هەمیشە بێتاقەت و ناڕەزایە تا چەند مزگەوت ئەم ڕۆڵە جوانەشی بۆ گێڕاوین کە تاکێکی بۆ پەروەردەکردوین کە ئەمن و ئارام و ئاسایش بۆ دراوسەکەی و بۆ خۆی بۆ خێزانەکەی فراهم بێنێ بەنسبەت هەموو بابەتەکانی دنیاوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە فەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه تۆ کە دەنگ بەرزکردنەوەی دراوسەکەت پێ ناخۆشە کە پێت ناخۆشە دەنگی تەلەڤیزیۆنەکەیان بێ کە پێت ناخۆشە دەنگی شتێک کە لە ماڵی خۆیانە ئەی بێ دراوسەکان ئیزعاجکەن یا تەقەتەقێک لە ماڵی خۆیانە بکەن ئیسراحەت ئاگا ئەلەمە بێت وا معاملە لەگەڵیان ناکەیت ئەم جارە بەنسبەت ئەوەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حقوقی دراوسەی داناوە کە یەکێکیان ئەوەیە سەلامی لێ بکەی کە پێگەیشتی یەکێکیان ئەوەیە هەر ئەزیەتێک زانیت بۆ خۆت ئەزیەتا بێ ئەویشی لێ ئاگادار کەینە ئیماندارنی بەو شێوەیە لە شەرعا قبوڵ بێت کە ئاگاداری لێ نەکەیتەوە و هەستت کرد بە هەر شتێک بڵێ مەسەلا لە ڕۆژگارێکی وایە هەستت کرد پێویستە ئەو نەیزانیوە
تۆ ئەزانی خەتەرێکەیە خۆش لێ بپارێزێت یان بڵێ مەسەلا بڕوا هەوڵ باش تێپەیا بکا بۆ خۆی یان تیجارەتێک نازانێ یا خەتەرێکەیە خۆی بۆ لێ ناپارێزێت و ئاگاداریە بێ بکەیتەوە ئەگەر داوای قەرزی لێ کردێ بێ بچی بەدەمیەوە ئەمانە جگە لەمانەیش باقی شتەکانی تر لە ئادابی دراوسێتەیە باشترین دراوسێ ئەوەیە وەک سوودی دنیاییان بۆ یەکێ سوودی دینیشیان بۆ یەکە بێ کە ئیماندارێ خۆی ئیسفادەی لەوە کردو ئیسفادەکانیش بۆیان بگەێنێ و یەکەم شت حق المسلمی على المسلمی 6 یا 5 فەرمێ 5 شت یەکێکیان سەلام لێکردنی یعنی تۆ لە منەوە تەسەوری ئەوە مەکە نەخۆت نەخێزانت نە مناڵەکانت نە ماڵت نە تیجارەت نە مەسڵاحەتی دنیا و قیامەت لە منۆ تووشی هیچ زەرەرێک ببێت و بەعەکسۆ ئێستا خەڵکی دنیا زۆرێک لەوانەی کە تاوانێکێ زۆر جار هێڵن لە ڕێگەی خەڵکی نزیکۆ ئەوانە ڕێگەیان دەرکردووە و شارەزا بوون بە ماڵی دراوسەکانیان لە ئیسلامە ئەبێ ماڵی دراوسێ وەک ماڵی خۆت بیپارێزیت دراوسێ 3 حەقی هەیە بەسەر ئینسانەوە ئەگەر مسلمان بوو ئەوە 2 حەقی هەیە ئەخەر خزم بوو دراوسێ بوو مسلمان وە 3 حەقی هەیە ئەگەر حتا نامسلمان بوو هەر حەقێکی هەیە بەسەرتەوە ئەمە خاڵێکی تر لەوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم سوێنە خوا فەرمێ ئیماندار نییە ئەو کەسەی بە سکیتێر ڕۆژ بکاتۆ دراوسەکەی برسی بێت خاڵێکی تر لەو خاڵانە ئەوەیە کە مزگەوت دەوری گەورەی هەبووە کە ئەویش ئەوەیە ئینسان پەروەردەیەکە مزگەوت وەک مەڵبەندی عیبادەت بووە و مرکزی عیبادەت و مرکزی ئیعلام لە کاتی خۆیان مرکزی پرۆژەی اقتصادیش بووە بە تایبەتی زەکاتی فیتر لە مزگەوت زۆر جار بۆ کۆکراوەتەوە زەکاتی تر لەوێەوە و ئەو غەنیمەت و شتانەی کە هاتوون لە مزگەوتەوە دانراوە تەوزیع کراوە بەسەر خەڵکیان و مزگەوت دارالضیافە بووە بۆ خەڵکی غەریب و ئەمانە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەشێ لە مزگەوتەکەی داناوە بۆ ئەهلی سوفە کە خەڵکانێکی هەژار بوون لە مزگەوت دانراون ئەوانە بە خەڵکی تر ئەوانی ژیانی و ژیاندووە من لە بیرم یە کاتی خەڵکی ئێمە لە لادێ بۆ مزگەوت تعزیە و کۆمەڵە مناسبات حتا ئەگەر بازێ زەماوەند و ئەو شتانە بووە نان خواردن ئەبرایە مزگەوت و لە مزگەوت تا خەڵکە کۆکۆکە شوێنی وا گەورە نەبوو خەڵکی لێ بحەوێتەوە حتا لە کاتی ئیسلاحەتیشان نەک لە کاتی سەرما و باران و کە خەڵک مەجال و دەرەتانی شوێنی تری نییە وەک شوێنی عیبادەت بووە شوێنی حەلکردنی مشکیلە بووە دەبی پێغەمبەرە قەزاوەتی لێکراوە مزگەوت و مزگەوت لە مزگەوتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەخشەی جەنگ و ئەمانەی داڕشتووە لە مزگەوتەوە سوپاکان بەڕێکراون لە مزگەوتەوە هانای خەڵک گەیشتۆتە مزگەوت کە پێیان زانیوە نەبووە کە پێیان زانیوە نەخۆشە حتا شوێنی تایبەتی داناوە سعدی کوڕی معاذ پێکرا دەستی هین کرا تیری بەرکەوت و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لە مزگەوت تا شوێنێکی بۆ دیاریکەن لەبەرەوەی پێغەمبەر مەجال هەبێ سەردانی بکە و مسلمانان سەردانی بکەن لە مزگەوت تا حتا مزگەوت دەوری خەستەخانەیشی بینیوە ئەوەی کە ئەمڕۆ وەگوتم حکوومەت بە چەندین وەزارە دەبینێ لە کاتی خۆیان و لە دەوڵەتی پێغەمبەر و سەردەمی خولەفای ڕاشیدینە لە مزگەوتە بۆ دەورانەی بینی ئەگە بگەڕینەوە شتێکم ماوەگەر مزگەوت مرکزی تربیە بووە بە تایبەتی بۆ جیلی تازە کە پێ ئەگات هەر لە سەرتاوە فێریان کردو بۆ مزگەوت ئەمجا فێری قورئانیان کردووە فێری ئادابی مزگەوتیان کردووە فێری ئادابی ماڵیان کردووە فێری ئادابی هەڵسوکەوت لەگەڵ دایک و باوکە لەگەڵ دەرو دراوسەیە لەگەڵ گەورەیە لەگەڵ ڕیسپیە لەگەڵ خزمانە خەڵکی فێری حەڵاڵ و حرام کراوە لە مزگەوتە فێری حەقی یەکتری کراون ڕاستە زۆر باشە مامۆستا مزگەوت تەنانەت لە حەفتاکانە ئەتوانین بڵێین مەڵبەندی شۆڕش بووە ئەمانەی کە ئێستا خۆیان بە شۆڕش گێڕ و بە دڵسۆزینەتەوە لە حەفتاکانە لە هەشتاکانە ئەگە مزگەوت بووە باشترین پەناگە بۆیان دەگەڕنەوە کە مستەفا کەمال ئەتاتورک کە دەوڵەتی خلافەتی هەڵەوەشاندەوە دەوڵەتی تورکیا دڕاگەێنێ هەزارەها مزگەوت دەڕوخێنێ بۆچی ئەم ترسە لە مزگەوت لە ئێستادا ئەوانەی کە
لە ڕابردوودا بە نانی لادەیەکان و بە مزگەوتەکانی لادەکانی کوردستان گەشتنام ڕۆژە لە ئێستا دەرگای مزگەوت داخمە بەسم پێشترە یا بە جۆرە لە جۆرەکان بە ترس و گومانەوە سەیری مزگەوت و مامۆستای ئاینیەکەن لە کاتێکە ئەم هەموو ڕۆڵە جوانەشی گێڕاوە وەکو جەناب دەفەرمووی ڕۆڵی هەموو وەزارەتەکانیش بۆ حکومە دەگێڕێ. من پێم وایە هەڵە تێگەیشتنە هەرچێک لە وڵاتەی ئێمەیە بەلاڕێ ڕۆشتۆ بەرەو مزگەوت دەرەنجام لە کۆتایی ژیانە ئەبێت هەر بگەڕێتەوە بۆ مزگەوت. زۆر کەسمان بینیوە کە محارەبەی مزگەوتی کردووە لە دوای مردنی کە سوکارەکە حەجیان بۆ کڕیوە خەڵکیان ناردۆ بچە حەجی بۆ بکە عومرەی بۆ بکە ماڵیان تایبەت کردووە بەڵێ ماڵیان تایبەت کردووە بیرێ بە مزگەوت خزمەتی مزگەوتی پێ بکرێ. ئەم جارە ئەو کەسانە پێم وایە تێنەگەیشتنە لە دین ئەو خەڵکە چاوەشە کراوە بەشێکی زۆریان خۆیان چاوەشە کردووە و بەشێکی زۆریش چاوەشە کراوە. ئینا ئەگەر بیان زانایە دەست بە دەستنوێژ و ئاهلی ذیکر و ئاهلی قورئان و ئاهلی دین و ئاهلێک کە خەتەرەی خراپ بە دڵ تابێ حرامە ئەگەر باست کرد هەر بە باسکردنەکە گوناهبارە بیت. ئەگەر بیان زانایە ئەگەر حکوومەت و دەساڵات بەڕاستی بیری لێ کردایەتەوە چەندین ئەرکی لە ملە کردو. ئێستش مامۆستایانی مزگەوت ئەو ڕۆڵە ئەیبینن بەشێکی زۆر پێشەوەی بگاتە مەحکەمە لای ئەوان چارەسەرەکرێ کێشە کۆمەڵایەتیەکان کێشەی ژنومێر کێشەی تەلاق کێشەی ئاشتەوایی کە خەڵک کێشیان دروست دەبێ ناڵن بگاتەوێ. مزگەوت و مامۆستای مزگەوت چارەسەریەکە بەشێکی زۆر ئەگەر ئەوە نەبوایە کێشەکان زۆر دەبن ڕێژەی تەلاق زۆرتر دەبوو ڕێژەی مشکیلە و وەگەڵەیە قەرەباڵەبوونی بەردەمی مەحکەمەکان زۆر زیاتر دەبوو. جا لەبەرەوە ئومێدم وایە بە تایبەتی کە ئەم بەڵاو ئافاتە هات هەمومانی ئەوەتە خستۆتە یەک پینۆ یەک ڕیزەوە هەمووان یەک دوژمن ڕوبەڕویانە بێتەوە. بە تایبەتی لە وڵاتی ئێمەیە هەرچی خەڵک شۆڕشی جێراوە قەرزاری مزگەوت بووە چونکی لە هەر شوێنێکا کە حەواونەتەوە مزگەوت شوێنی حەوانەوە بووە لەگەڵ ئەوەیە کە لەگەڵ مزگەوتا زۆر جا هەبوویان هیان بۆ تەبا نەبووە بەڵام لەوانەیە زۆر جاریشە بووە تەسەڕوفی شخصی و ئەمانە بووی بەڵام ئومێدمان وایە لەم ئەو نەزرە بگۆڕێت چونکی دەرکەوت کە مزگەوت گەورەترین پەیامی پێیە و بە تایبەتی ئالەم کاتێکشە مزگەوت یەکەم شوێن بۆ خەڵکی مزگەوت و مامۆستای مزگەوت هاتە مەیدانەوە کە مادام خەتەرەکە هەبێ مانع نییە ئێمە ژەڵێن بە مسڵمانان قەناعەتیشیان پێکەین بڕۆن لە ماڵتان نوێژ بکەن مادام مەسڵاحەتی دین و دنیای خەڵکی تیابێ مادام مەسڵاحەتی لاشەی خەڵکی تیابێ. ئەم جارە تۆ لێگەڕێلەوە ئەی ئالەم کاتا چەند فەقیر بەسەر کراوەتەوە هەر دەوڵەمەنیە لە ئاستی خۆیان پڕی پیا کردو و ڕۆشتووە چەند هەژاری بەسەر کردوتەوە کارێک کراوە کە بە چەند ڕێکخراوی خێرخوازی ئەوە نەکراوە کە خەڵکی مزگەوت کردویانە کە لە شەوا بووە زۆر کات کە کەس ئاگای لێنەوە مەگەر خۆی ئەو کابراکە یارمەتیەکەی بردووە هەژارەکە پێ ئیزانی زۆر جار بۆ هەژارەکە نایشی ناسێت. ئەم جارە تۆ لێگەڕێلەوە ئەو هەموو مزگەوتە دروست کراوە خۆ هەمووی تربیە ئەو میلەتەیەکە مزگەوت تربیەوەکە کابرا داوێن پیس نەبێ دز نەبێ دڵی خەڵک ڕانەچڵێچێنێ ماڵی خەڵک نەدزێ پیا و کوژ نەبێ داوێن پیس نەبێ تێکدەر نەبێ ئاشتی و تەبایی پێیە مزگەوت بۆ خەڵک ئەمن و ئەمانی پێیە هەتا کە بانگ ئەدرێت چه ئەمانێک دروزە بێ وتانێ نەک لێرە وتانێ لە ئەوروپا خەڵک بۆ یەکەم جاریانە هەنێ شوێن لە ئیسپانیا ئەوانە کە دەرگای مزگەوت دەکرێتەوە بانگ دوای چەندین سەدە بانگی تیا ئەوترێت. بیستمەوە بپرسم مامۆستا گەڕانەوەی ئەوروپایە کە ئەتوانین بڵێن 500 ساڵە شەڕەقۆز لەگەڵ ئیسلاماکە لە سەردەمی سەلجوقی و مەمالیک و ئەیوبیەکان و لەگەڵ دەوڵەتی عوسمانیە هەر لە سەلاحەدین ئەیوبی و محەممەد فاتیحەوە بربەرەکانەیەکی تون لەگەڵ ئیسلامە هەبووە و ئەوروپا هیچ کاتێک ئامادە نەبووە ئیسلام وەکو شارستانیەت هەیە وەکو ئاینێ قبول بکوکو چۆن ئاین و شارستانەکانی تری قبوڵە. گەڕانەوەی ئەوروپا و ئەم وڵاتانەی کە منبەعی خاچپەرستی بوون بەوەی کە ئێستا قورئان و بانگ وەکو خوا فەرمێ وەڕەفعنا لەکە ذیکرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم یادی تۆ بەرزەکەینەوە کە ئێستا ئیدا بەگوێ هەموو ئەوروپایە. ئەمە چ پەیامێکی تێدایە ئەم گەڕانەوەی ئەوروپا لە ئێستادا کە پێویستی بە مزگەوتە وەکوڵێ کەنیسە و شوێنە پەرستگاکانی خۆی وەل کردووە پشتگوێ خستووە بۆ مزگەوت و پەیامی خوا. خۆی گەورە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم فطرة الله التي فطر الناس عليها خوا هەرچی بەشەر هەیە لە ڕۆژهەڵات یان لە ڕۆژاوە
هەر زمانێکی هەیە هەر ڕەنگێکی هەیە خاوەنی هەر حەزارەت و کللتورێکە ئەفەرمێ سروشتێک کە خوای پەروەردگار مرۆڤەکانی لەسەر دروست کردووە سروشتی ئیمان بەخوایە تاکناسی خوا خۆ هەنێک خەڵکی تر هەیە باسیەکە لە خوا ناسن بەڵام چی تێکەڵاو کردەوە بەڵام ئاەتەکەمە بەسێتی یعنی خوا بە تاکناسی بەبێ شیرک خوا بە شەری وا دروست کردووە کە شەریک بۆ خالیقەکەی دروست نەکە بۆ ڕازقەکەی دروست نەکە بۆ ئەوەی گیانی پێبەخشیوە لاشەی پێبەخشیوە ژیانی پێبەخشیوە کەونی بۆ مسەخەر کردووە ئاو هەوای بۆ مسەخەر کردووە ئەو ناز و نیعمەتانەی بۆ هێناوەتە بەر مانگ و خۆری بۆ مسەخەر کردووە ئاو هەوا و بارانی بۆ مسەخەر کەوتووە کەون و بوونەوەری بۆ مسەخەر کردووە ئەم خالیقە بە تاکو تەنها بناسێت خوا بەشەری لەسەر ئەم سروشتە دروست کردووە لە حەدیثی پێغەمبەری هاتووە فەرمێ كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه أفرمي حتى لدايق بويق لدايق دبيت لناو إنسان كان خوال لسر سرشتي خوا بتاقناسين أيه نتجيانه بلام كدو أي أبي بمشرق يا أبي بيهودي يا أبي بنصراني يا أبي بمجوسي يا أبي بهر دينة كتير بیئەکە وای لێەکە سەقافەی بیئەکە وای لێەکە تربیەی بیئەکە وای لێەکە باوکو دایکەکە وای لێەکە با و عادات و تەقالیدی مجتەمەعەکە وای لێەکە جاخوا عالم ئەوروپا بە پشتی خوای پەروەردگار جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ سەر و فیترەتەی کە قورئان باسیەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسیەکە مامۆستا سەعید نەورەسی بەڕەحمەتی خوا کەوێ لە 65کانە فەرموویەتی ئەوروپا حامیلە بە ئیسلام ڕۆژێکە بێ ئەم منداڵە لەدایک ببێت ئەوە گەڕانەوە کە خوا عالم بەوادیری خێر دیارە کە ئەگەڕێتەوە بەڵام ئەسەف بۆ ئەوروپانیە ئەسەف بۆ وڵاتی موسڵمانی خۆمانە بەتابێت لەوانەیە ئەوەن عزرێکیان هەبێ بەشێکیان لەخوای ئەمە دینمان نەزانی لەناو کۆمەڵگایەکە نەبووین بانگمان گوێ لێبێ لە سەرەتاوە لە کۆمەڵگایەکە نەبووین دایکیان بە دین و بە ئەشهد لا إله إلا الله و ئەشهد أن محمد رسول الله و بە شایەتومان و بە نوێژ و عەقدی نیکاحەکەی بۆ بکرێت ڕاستە کەبوو لە دایک بانگ بدرێ بە گوێیە و باسی خوا بدرێ بە گوێیە لە وڵاتێکا نەبووین خوایە 5 فەرزە گوێمان لە باسی مزگەوت و قورئان و ئەمانە بێ لەوانەیە عزرێکیانە بەڵام لە وڵاتی موسڵمان خەفەتەکە زیاتر بۆ ئەمەیە باری ئەم قورسترە جوابی پرسیارەکان لەسەر شانی ئەم قورسترە بۆیە ئومێدمان وایە خوای پەروەردگار ئەم نەخۆشیە بکا بە وەڵچەرخانەوەیەک بە گۆڕانکاریەک لە ژیانی مسلمانان چونکی بەڕاستی ئەو حاڵەی ئەوروپای تێکەوت زۆر جار هەبوو لە کتێبە ئەمان خوێندۆ ئەفەرمێ ئەو کۆمەڵگانەی کە لە بابەتی دنیاییە هەرچێکیان هەیە ڕۆژگارێکە اقتصاد ئەو دەورە نابینێ سەقافەت ئەو دەورە نابینێ تۆپ و تەیارە و ساڵە و خو نازانم چی ئەوە نابینەوە بینیمان ئەمێنێتەوە ئەلا بذیکری الله تطمئن القلوب لایەنی ڕۆحی بێ فەراغی ڕۆحی لێرەی شەیە بەڵام لە ئەوروپا زیاترە ئەوەی کە باسمان کردمان بڵێ مەسەلا خەڵکی موسڵمان ناڵێن هەر کەسێ ئەهلی نوێژ و مزگەوت دەتوانێت ئەم فەراغە ڕۆحیە بۆ تاکەکان فراهەم بهێنێ مزگەوت ئەگەر ڕێگەی پێ بدرێ ڕێ لێ نەگیرێ ڕێ لێ تەسک لەوە زیاتریش دەورە بینێت چونکی لە کاتی خۆیان هەرچی دەوری کۆمەڵگا بۆ مزگەوت دەورەکەی بینیوە هەرچی پیاوی پێگەیشتو هەیە مزگەوت دروست هەرچی ملاحەزە بکە هەرچی پیاوی دەستپاکە بۆ مزگەوت لە پێشە ئیسلام لە پێشە ئەیەوێ ئینسانەکان پەروەردە بکە کات ئینسانەکانی پەروەردەکرد ئەو کاتە تۆ بۆ دەوڵەت دانامێنی بۆ کەسی دەستپاک کەسی دەستپاک ئەوتانە ئێمە هەرچی وڵاتە کێشەی ئەوەی هەیە کە وڵاتەکە دزی و ماڵ شاردنەوە و ماڵ ڕفاندن و دەسەڵاتدارەکانی تۆمەتباریەکە ئێمە قازی محەممەدمانەیە مەحویمان هەیە شێخ سەعیدی پیرانمان هەیە شێخ عەبدولسەلامی بەرزانی نالی نازانم خانای قوبادی مەولەوی هەموو ئەمانەش لە ڕابردووە کە ئێمە ئێستا لە ڕووی شۆڕش و سیاست و نازانم شعر و کەلەپور و زمانەوە شانازیان پێکەین هەمووی بەرەنجام و بەرهەمی مزگەوتەکان و خانەقەکانی ئێمە بوون لە ڕابردووە چەند لەوانەیە 100 ساڵێک 100 شتێک لەمەوبەر خوێندەوار بەس خوێندەواری مزگەوتە بۆ لە وڵاتی ئێمەیە بێگومان سەرچاوەی سەقافە و ڕۆشنبیری مزگەوت بووە بەس هەرچی شاعیر هەیە هەر ئەو کەڵە شاعرانە بە تایبەتیوانی قەدیم هەر هەمویان پیاوانی مزگەوت بوون لە وڵاتی ئێمە خوێندەوار نەبووە ئیلا لەوانەی چەند ساڵێکی وەکتم 100 شتێکە بێ کەوا خەڵک لە مەکتەب و لە شوێنی ترۆ فێر بووە ئینا لە وڵاتی ئێمە نەبووە مزگەوت وەک عەرزم کردی گەورەترین قوتابخانە بووە دەوری قوتابخانەی بینیوە دەوری زانکۆی بینیوە دەوری مەحکەمەی بینیوە دەوری
ئیسلاحی ناو کۆمەڵگای بینیوە، دەوری وەگوتم دارالضیافە و میوانخانەی بینیوە، دەوری تەوجیه و ئامۆژگاری بینیوە لە مزگەوتەوە، یعنی خەڵک شتەکانیان پێگەشتۆ لە کاتی خۆیانکەوە تۆڕی کۆمەڵایەتی و رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و گۆڤار و ئەمانە نەبووە. ئەو مزگەوت دەوری وەگەڵێ مرکزی ڕۆشنبیری بووە، مرکزی تربیە بووە، مرکزی اقتصادی و هین بووە، داهات بووە، چونکی هەر کەسێک کە هیچی نەبووە و وەزعێک ڕوویاوە ڕاکردەوە بە مزگەوت، حتا ئەگە کەسێ بمردایسێت لە بازێ شوێنە کە خەڵک ئەمرێ پەنابن بە مزگەوت و هاوارەکەن کرا خەڵکی نەمەڕۆن فڵانکە زۆفاتی گرۆ بڕن قەبری بۆ هەڵکردن، خۆ مردووناشن بە یەک کەس ناکرێ و بە یەک کەس تەرتیب ناکرێ. زۆر باش مامۆستایان، کاتی بەرنامەکەم تەواو بوو، کۆتا پرسیار بە کورتە ئەگەر وەڵام بیتەوە لە ئێستادا لە دەواازەی مانگی پیرۆزی ڕەمەزاندایان خوای گەورە ئینشەڵا بمانگەێنێتە ڕەمەزان و لێشمان ڕازی بێ و بە چه ئومێدێکەوە مسلمانان سەیریەوە بکەن کە ئێمە ئینشەڵا دەرگای مزگەوتەکانیشمان لەگەڵ دەرگای ڕەمەزانە بەڕوودا ئەکرێتەوە تا بتوانین جارێکی دیکە بچینەوە نێوە ئەوین و خۆشەویستی و خواناسی کە مزگەوت پێمان یەبەخشێەوە فێری کردبووین. سەرەتا داوا ئەکەین لە دەسەڵات بە زووترین کات بە شێوەیەکی جوزئیش بێ مزگەوت بکەنەوە، چونکی ئەوە بزانن فەراغێکی خۆر زۆر لە دڵی خەڵکا دروست بووە، خەڵک بێتاقەتێکی زۆری پێوەیە و بە تایبەتیش بواری معنەوی ئینسان ئەگەر دابەزی بواری جەستەیشی دا ئەبەزێ و ئەگەر پەنا بەخوا تووشی نەخۆشیەکە بێ، ئەگەر بواری دەرونی و معنەوی بەرز بێت تەسویری لێ ناکە بە ئیزنی خوای گەورە، بەڵام ئەگەر لاواز بێ ئەویش زاڵە بێ بەسەریا. بۆیە داواکانی لە دەسەڵات بە زووترین کات با جوزئیش بێ پێش چوونە ڕەمەزان دەرگاوی مزگەوتانی ئینشاڵڵا بە هەر شێوەیەک بێ با جوزئی بێ یا بۆ چەند نوێژێکیش بێ بکرێتەوە و بە تایبەتی لە ڕەمەزانە ئەگەر خوای گەورەکە وەزعەکە ئینشاڵڵا هەروە باشتریش بێ و خوای گەورە دەفعیان بەڵاکە لەسەر هەموو لایەکمان. ئومێدمان وایە ڕەمەزان دەوری تایبەتی خۆی مزگەوت ببینێتەوە و مزگەوت بەڕاستی ئەو فەراغی کە ئێستا لە دڵی خەڵکا هەیە ئەتوانێت پڕی بکاتەوە. بەڵێ خەتەری ئەوە هەیە، بەڵام باکرا بە شێوەیەکی ڕەهانە بێ، بە شێوەیەکی جوزئی بێ. بڵێ مەسەلا با هەموو جمعەیەک نەبێ، جمعە جمعەیەک بێگەر بڵێن مەسەلا، یا بڵێ مەسەلا وتار کورد بکرێتەوە، یا نوێژەکان چەند نوێژێ بکرێت، چونکی ئەو فەراغە لەناو کۆمەڵکایە ئەڕەوێنێتەوە. ئەمە خاڵێکە. خاڵێکی تریش بەڕاستی کۆمەڵە خەڵکەیە بە تایبەتی کە لەم کاتانە خەڵک لە ماڵەوە بووە، کۆمەڵە معاناتی تریشی بۆ دروست بووە، بەڵام ئەگەر بچێتە مزگەوت ئەگەر خەڵکی تر ببینێت کە بە تایبەتی نوێژی جەماعەت ئەنجامەدا و نوێژی جمعە ئەنجامەدا و خەڵکانی ناو مزگەوت دەبینێ و ئەمانە فەرحیەکی بۆیە هەر لە خۆیە، باریشانیش سووگە بێ، ڕۆحیەتی بەرزە بێتەوە، یعنی خۆی بۆ خۆی مەناعەکە بەهێزترە بێت. و ئەمە خاڵێکی تریش دیارە ئەوەمان لەبیر نەچێ پێغەمبەری خوا هەر زەحمەت و ناڕەحەتی و بەڵایە کاتبێ ڕووی تێکرد بێ پەنای بە نوێژ بردووە و فەرمێتی بیلال بمان حەسێرە واستعینوا بالصبر والصلاة وەکو قورئانە فەرمێ وإنها لكبيرة إلا على الخاشعين قرسە. بەڵام ئینسان پەروەردەیەکە و بەعام عیبادەتەکان مەصلحەتی دنیا و قیامەتی ئینسان، مادی و معنەوی ئینسان، تاک و کۆمەڵگا و خێزانی لەبەر چاوگرتەوە. خۆی گەورە بۆ ئەمە دینەکەی ناردۆ ئەمڕۆ. زۆر سپاس بۆ بەڕێز جەنابی مامۆستا مەلا عوسمان ئەحمەد، زانای ئاینی. سپاس بۆ بەڕێز مامۆستایان، سپاس دەکەم کە میوانی ئێوارەی بەرنامەکەم بوویت. عاقبەت خێر بن و داواکانی خۆی گەورە دەفعی ئەم بەڵام مسلمانە لەسەر هەموو لایەکمان دڵخۆشکە و بە خێر و ڕەحمەتەوە بمانگەێنێتەمان پیرۆزە. بەڵێ خۆشەویستانم، بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەیە میوارەیەشمان تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم. خۆدان لەگەڵ.